لە ژێرزەمینی ماڵێکدا لە گەڕێکی سیەکانیانی کەرکووک دەست بەسەر بڕێکی زۆری حەپی هۆشبەر و ئامێرێکی هاڕینی حەبدا گیرە. بەڕێوەبەری بنکەی ئاسایشی یەکێتی لە گەڕێکی ڕەحیماوە ئاماژەی بۆ کرد. حاپەکان سێ جۆر بوون لە 177 کارتۆن و 14 فەردەدا لە ژێرزەمینێکدا حەشادرابوون. کارگەیەک هەیە لە سیەکانیان ینی لە شێوەی کارگێ بەڕاستی ینی هەیە جێی گومانە منیش هەستام کەوت چاودێری شوێنەکەم کرد بە پێی هەموو ئەوانەی زانیاریایی کە کۆمان کردو بەڵێ زانیاریەکە دروستە ئەمڕۆ توانیمان دەست بەسەر کارگەکەیە بگرین. ئەم کارگەش چەند نەوع دەرمانی تایە. لە کاتی دەست بەسەراگرتنی مادە هۆشبەرەکاندا هیچ کەسێک لە ژێرزەمینەکەدا نەبوو. خاوەنی خانۆکەش دەڵێت ئەو ژێرزەمینەی داوا بکرێ و نەیزانیوە بۆچی مەبەستێک بەکاردەهێنرێت. نوێنەری تەندروستی کەرکووکیش دەڵێت بەشێک لە حەبەکان لە جۆری ئاکتیڤیت بوون کە بۆ چارەسەرکردنی هەڵامەت و هەسیاری پێست بەکاردێنرێن، بەڵام بە تێکەڵکردنی لەگەڵ مادەی تردا دەبێتە مادەی هۆشبەر. ئەکتیڤیتی پێڵێن ئەکتیڤیت خۆی لە حاڵەتی ئەتیادی بۆ هەڵامەت و حساسیت بەکارێن، بەس هەندێک حاڵات هەیە بەکارێن مەثەن بۆ وەکو دەرمانی مخدر چونکە هەر جێژەکە باڵێن بە کەمیاتی زۆر تەبان باشە. ئێستا ئەمە گرتراوە باڵێن چوار شەریکەیە بەس هەمووی عینەن دەرمانە عینەن شتە. دەست بەسەراگرتنی ئەو بڕە زۆرە لە حەپی هۆشبەر دەبێتە یەکەم حاڵەت لە ساڵی 2017دا. ساڵی ڕابردووش چەند حاڵەتێکی دیکە لە کەرکووک تۆمارکران، بەڵام تا ئێستا پۆلیسی کەرکووک هیچ ئامارێکی لەسەر ئەو کەسانە بڵاو نەکردوێتەوە کە بەهۆی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکانەوە دەستگیر کراون. ئۆژین جۆڵا، NRT کەرکووک.